بینەرانی عزیز و خۆشەویست لە جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت لە سەردەمی سۆشیال میدیا و شاشەکان بابزانین خەڵک چەندێک لەگەڵ خوێندنەوەیە دۆستا چەندێک دەخوێنێتەوە ساڵانە چەندین پێشەنگای جۆرا و جۆری کتێب دەکرێنەوە دەبینین هەر جارێک کە پێشەنگا دەکرێتەوە خەڵکێکی زۆر ڕوو لە کڕینی کتێب دەکەن بابزانین ئەوانەی کە کتێب دەکڕن دەیخوێننەوە یان تەنها بۆ جوانی لە ماڵەوە دایدەنێن و خوێندنەوە چ کاریگەریەکی لەسەر ژیانیان بەجێهێشتووە و ئەو خەڵکەی کە لێرن من گفتوگویان لەگەڵ دەکەم بابزانم ئەوان چەند دەخوێندنەوە ئێوە لەگەڵمان نابن بیسەر و بینەرمان بن بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکان وەربگرینەوە. وعليكم السلام ورحمة الله وبركاته. چەند دڵت خۆشە بەکردنەوەی ئەم پێشەنگایە؟ طبعا وەکو مسلمانان دەبدڵمان بۆ پێشانگانە خۆش بکات دائمن پێشانگان لەلایەن نووسینگەی دەستگای حکمە دەکرێتەوە بەڕاستی سوودەکی زۆر گەورەی هەیە لە هەموو ڕۆچیوە. باش خۆت لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ والله 2 ساڵە باشم الحەمدولله. بۆچی دەڵێ 2 ساڵە باش؟ لا 2 ساڵ زیاتر ئەوەی خۆم یەخسە سەری بەڕاستی. چی دەخوێنیوە؟ والله بە گشتی مێژووی دەخوێنمەوە وەرا کتابی ئاینەکان و برن ڕۆشنبیرەوانە. چەندە کاریگەری لەسەر ژیانت هەبووە؟ طبعا کاریگەری ژیانمان لەسەر هەیە لەسەری مای هەیە چونکە چەندە تو پێداچ کتێبەکان بخوێنیەوە معلومات زیادی زانیاری زیادەبی ڕۆشنبیری زیادەبی بەگشتی الحەمدولله زۆر باشە. کامە کتێبیان زۆر کاریگەر بوو لەناو کتێبە مێژوویەکان؟ وڵا کتێبەکانی مامۆستای عەلی باپیری بەگشتی کتێبەکانی مامۆستا عەلی باپیری کاریگەریان هەبووە لەسەر؟ بەڵێ بالفعل. زۆر باش. ئەی بابزانم منداڵی خۆت خێزانە دەینی بۆم پێشەنگایانە؟ والله ماشەڵە مدارەکانم گەورە بووینە بەخوان هاتینەوە سم دەستیان بگرم بیانمەوە نیە ماشەڵە سێم دارمی هەر سێکیان گەورە. خێزانت خۆ داچی منداران هەر دەبیبینی؟ والله ئەو هێشتا ڕێک نەکرد بێم یەکەم ڕۆژە ئەرێ والله. زۆر باش. ئەی بۆ خوێندکارانت چۆن هەنیان دەدەی بەشدار بێن چی بکڕن ڕێنونی ڕێنمایی جەنابەت بۆ قوتابیەکان چ بووە؟ والله ئێستا قوتابیەکانمان نایە لێرە دەستگای حکمە وانەی پەروەر دەرەمووی ناتمان ئێستا ئەو جەولەکیان پێ لێ دێنەوە دڵیان زۆر خۆشە و دڵیان پێ خۆش زۆریش بەڵێ. کتێب خوێنەوە چۆنی؟ والله زۆر باش الحمد لله باشی لەگەڵ خوێندنەوە ان شاء الله بۆی کتابەکە مهمە یعنی بەڕاستی لە بۆ ئەی ئینسان مەثەقەف و ئەو شتانە بێتن کتابەکە زۆر مهمە کە بکە کە بخوێنەوە. زیاتر چ دەخینیەوە تەفسیرە؟ والله تفسير خاصة بعربي يعني شو كلبر واخدين مع بعربي بوا لا وقت كاتي خوي تمام يعني فلبر اوي اوجا عربي كزياتر دخيل براسي يعني بكورتك اللي تناقم براسي يعني زياتر كتابي تاريخ ادبيه لا تفسير خاصة تفسير القرآن تفسير القرآن واستاذ هذا ما وصل لقل كنوي ام في شنغايا سرت هذا برسم چەند دڵت خۆشە و دڵیام دەڵێ گرینجەکەشی سیە. بەڵێ بێگومان پێشەنگای کتێب خەرمانەی خوێنەرانە و شوێنی تێدا نمایشکردنی جۆرەها سەرچاوە و مەسادیری معریفی و ئیمانی و سلوکی و ڕەوشتیە دەستگای نووری حکمە کە ساڵانە هەڵدەستێ بەکردن ئەم پێشەنگا بچووک و خنجیرانەیە باەخی خۆ هەیە باەخەکەیشی لەوەیدا کە بەڕاستی زۆر زار لە پێشەنگای گەورەدا ئەوەندەی کە مرۆڤ تەرکیزی دەڕواتە سەر مەسادیر گەلانێکی زۆر کەمتر وە ئافۆکەس و تەرکیزی خڕبێ لەسەر هەندێک کتاب کە بەڕاستی جاری وا هەیە نامیلکەیەکە بەڵام بەهای کتێبێکی چەند بەرجی ئەدات بۆیە حکمەتی کرانەوەی ئەم زۆرە پێشەنگایانە لەوەدا کە بەڕاستی مرۆڤ وە خوێنەرە ئاشنا دەکاتەوە بە کتاب بە تایبەتیش هەندێک مەوسیم کە دێنە پێشەوە مرۆڤ زیاتر پێویستی بەخۆ پرچەکردن هەیە و خۆی بە پێویستی بەخۆ مسلحکردن هەیە بۆچی بۆ ئەوەی کە تۆ بەرچاوت ڕوون بقول هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة بۆ نەدەچین ناومانجە ڕەمەزانەوە ئێستا هەندێک بابەت ڕەمەزانی لێرەدا هەن پێویستە مرۆڤی موسڵمان ئاگاداری ڕەمەزان بێ فەرزەکانی سونەتەکانی ئادابەکانی هەڵەکانی حکمەکانی حیکەمەکانی ڕۆژوو جا و هەروەها بۆ بەنسبەت خوێندن بەنسبەت زەواج بەنسبەت بنیاتنانی کەساتی موسڵمان ئێمە ئومەتی ئیقڕائین بەداخەوە ئەوەندی کە کاتەکانمان لەسەر پەڕەکانی سۆشیال میدیا دەگوزارێنین کەمتر وا هەیە بایەخ بە کتێب دەین کە بەڕاستی بە هیچ شێوەیەک هیچ سۆشیال میدیا و پەڕەکانی سۆشیال میدیا جێگای مەسادیر و کتاب و مەرجعیەتی علمی ناگرنەوە. بۆچی مامۆستا؟ لەبەر ئەوەی تۆ شتێک دەخوێنیەوە لەسەر شاشەی مۆبایل یان کۆمپیوتەرێک دوای نازانیەوە لاپەڕەت چەندە و
ئەو شوێنی کە تو تیدا دەخوێنیەوە ئەو سەفحەی ناکەوێتەوە مێشکتەوە بەڵام لە کتابدا دەزانی لە کتابی خوێندوتەوە لە چ پەڕێکدایەوە لە چ بابەتێکیشدایە اینجا بەڕاستی ئەو مزعفاتی کە لە سوسیال میدیا هەیە جاری وایە تاوەکو دەگەیتە بابەتی خۆت چەندی بابەتی تر دەبینی ئەو پرسیار لە شعوثەیمین کردوتیان جاری وا هەیە ئێمە کتابێک دەکەین بۆ بابەتێک دەچین بەڵام چەندین بابەت ترمان دەکەوێتە بەرچاو لەناو کتابیشدا فەرمی و بەزایعدانی وەقتە نابێ ئینسان چی ئەم هەموو بابەتانە بکاتەوە لە کاتێکدا تۆ پێویست بەیەک بابەتە کەواتە واجبی وەقتی بریتیە لە کۆکردنەوەی تەرکیز و کۆی بیرت لەسەر ئەو بابەتی کە پێویستی ئێستاتا مامۆستا چەند دەخوێنتەوە ڕۆژانە خوێندنەوەت هەیە یان هەفتانەیە مانگانەیە مامۆستا بە دیاریکراوی نزیکەی چەند دەبێت ینی دەخوێنیەوە بەڵێ وەڵاهی من بە بەردەوامی دەخوێنمەوە اینجا بە بەردەوامی خوێندنەوە کە شم لە چەند بوارێکدایە یەکەم ڕۆژدانە تەفسیر دەخوێنمەوە بەرنامێکی سابتمە لە بواری فقه و شریعەت دەخوێنمەوە بەتاوێت لە بواری حیکەمی حکمەکان چونکە من اختصاصم لە دکتۆراکەم دە مەقاسیدی شەریعەیە زۆر مەبەستمە بەڕاستی حیکەمی بابەتەکان بزانم لە شریعەتی ئیسلامیدا و پاشان هیچێکی تر لەو شتانی کە زۆر حەزم لێتی بنیاتنانی گەنج پێویستە گەنج بنەڕەتەکانی بنیاتنانی گەنجی موسڵمان کە لە تەسەور و تێڕوانین جیهان بینیەوە پاشان ئیمان و عەقیدەوە پاشان عیبادەتەوە پاشان ڕەوشتەوە ئینجا دەعوا و بانگەواز و پاشان هیچێکی تر لە خولیاکانی خوێندنەوەم بریتە لە خوێندنەوەی ئەزمموی کەسانی سەرکەوتوو لە ژیاندا مامۆستا دوو پرسیار هەر بە کورتی یەکەم کام کتێب لەوەتەی دەخوێنی و کام کتێب زۆر کاریگەری هەبووە لەسەرت و یەکەمین کتێبیش کە خوێنتەوە چ کتێبێ بوو بەڵێ یەکەم کتێب کە خوێندمەوە کە زۆر کاریگەری لەسەر دروست کردم ژیان نامی مامۆستا حەسەن بەنا بوو مامۆستا حەسەن بەنا لە ژیانەکەی داهاتوە دەڵە ڕۆژێکیان باوکی لێ پرسیوتی کوڕم تۆ بۆ هەر خەریکی دەرس و دەوری بۆ تەئلیف ناکەی تی باوکە جان تەئلیفی ریجال گرنگترە تەئلیفی کتاب هیوا هەیە کە تەماشا کتێبەکانی دەکەی زۆر نووسەرێکی بلیمەت و قەڵەم بە بڕشتە بەڵام کە تەماشای ژیانی کردەی لایانی بانگخوازی و بانگەوازی عملیەکەی دەکەی بەڕاستی زۆر لە دوایە چونکە ئیسلام و خۆی شمولیە یەکێک لەو کەساتیانی کە زۆر کاریگەرە لەسەر کۆمەلگا ئەم کەسە شمولی بێ یعنی بواری فکری هەبێ بواری داوای هەبێ بواری سیاسەتی هەبێ بواری ئیجتیماعی کۆمەڵاتی هەبێ یعنی بەریەکەوتنی هەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەهاتۆ بەس وتار بدا هاتووە ڕیفۆرم خوازیی عەمەلیش بووە فەیلسوفەکان جیاوازیان لەگەڵ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لەوەدایە کە فەیلسوفەکان بەس لە جیهانی ئەندێشەدا ژیاون بەس پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جیهانی علمی و عەمەلیدا ژیاوە بۆیە زانایان دەفەرمون العلم يهتف إلى العمل إمام علي وفرمي العلم يهتف إلى العمل فإن أجابه وإلا ارتحل علم داوای عمل دەکە ئەگەر بدەمی و چی باشەوە ئەگەر نەڕا دەکە و نامێنێتەوە بە تایبەت بەرەکەتی زانستە شەرعیەکان من عمل بما علم أورثه الله علم ما لم يعلم هەر کەسی عمل بکە کردەوە بکە بۆی کە دەیزانی خوای گەورە زانست هایەکی تری پێ فێر دەکە کە پێشتر نەیزانیوە سلام علیکم وعليكم السلام ورحمة الله باشن ئینشاءڵڵا يا أخو خير به لەگەڵ جیهانی کتێب و کتێب خوێنەوەی چۆنی باشم الحمد لله چەند دەخوێنیەوە ڕۆژ نەکتێب نەخوێنمەوە بە نزیکەی چەند لاپەڕ دەبێت زۆری نەکەی تا ئێستا ڕۆژێ 200 لاپەڕم خوێنتەوە بە کەمینەکەی 30 هەتا 40 لاپەڕی سی تا چل بەڵێ زۆر باش ئێستا بە تایبەتی کە وەرزەکەی زستانە و شەو درێژە زیاتر بە شەوان دەخوێنەوە یان دوای نوێژی بەیانیە یان چ کاتێکە بەخوای دوای نوێژ بەیانی لەبەرەوەی کاتەش پیرۆزەوە تایبەتم کردێ بە قورئان خوێندن ئەو زە دواتر کتێب زۆر باش کتێبەکان لە چ بوارێکا دەیخوێنیەوە وڵا هەر زیاتر قورئانیە قورئان و تەفسیر بەڵێ تەفسیری کام تەفسیر دەخوێنیەوە وەکو تەفسیری سەف و تەفاسیر ئەی لەگەڵ کتێبی مێژ و کتێبی کۆمەڵایەتی و با بڵێم کتێبی سیاسی و ئەوانەیە چۆنی بەخوای ئەوانە بینم زۆر باش نییە باش نییە ناو زۆر باش ئەی چۆن هانی تاکێک دەدەی بۆ ئەوی بخوێنێتەوە چی پێ دەڵێی یان سەرەتا ڕێنمایی چ کتێبێکی دەکەی وڵا هەنی ئەو کەسانە دەمەوانەی کەوا ناخوێندنەوە پێیان ئەڵێم چۆن خوای پەروەردگار کاتێکەوە ئێمەی دروست کردە لە ئینسان لە سێ شت پێکاتووە لە جەستەی لە ڕوحی لە عەقڵی
چۆن لاشەمان پێویستی بە خۆراکە گە ڕۆژانە یەک جەم خۆراکی پێنەدەین زەعیف ئەبی لاواز ئەبیتن ماناوەی ئەوە چونکە بەرچاوە هەستی پێەکەی بەڵام بە هەمان شێوە ڕوحەکە و عقلیشمان پێویستی بە خۆراکە هەیە بە چونکە ئەویان لە بەرچاومان نیە لێ زۆر هەستی پێ ناکەین خۆراکی ڕوحەکانیش ئەو بەڕاستی عیبادەتەکانی خوای پەروەردگارەکەوە لەسەری داینین هەر کاتێ عیبادەتەکانمان باش کرد یعنی خۆراکی باش دەدەین بەو ڕوحەکە دامان بەو ڕوحە یعنی بەڕاستی ئینسانیش بەچی ئینسانە بەو ڕوحەی ئینسانە ئەگەر ڕوحەکەی خوا نەخواستە باش نەبێتن ئینسانێکی باشی لێ دەرناچیتن مێشتیش چۆن مێشکمان خۆراکی پێدەین ئەو خوێندنەوانەیە کاتێکەوە شت ئەخوێنینەوە ئەوە خۆراکە لە بۆ مێشکمان و ئاکاتنکەوە خەلیەکانی مێشکمان زیندوو بێت و سەبر مێشتشمان گەشە بکاتن و کراوە بیتن و بتوانین کەەوە زۆر شتان تەقبول بکەین و وەربگرین چی هانیدای سەرەتا بخوێنیەوە وەڵی هاندان ئەوە من هەمزارە دەرێم خی پەروەردگارەکەەوە هیدایەتت ئەداتن لۆ ئەو شتێکەوە ئەتوو خۆت دەتەوێتن بە چاک و بەخراپ چی لە ناو دڵت دابێتن خی پەروەردگار ڕێنمونی دەکاتن لە بۆ ئەو ڕێ تەماشا بەجێرەی نیەت و سیدق و ئیخلاسەکەتە چت دەوێتن داوای چ ئەکەی خوای پەروەردگاریش ئەو ڕێت لە بۆ ئاسان دەکاتن چەند دەخوێنیەوە وڵایجا تەمان من یەکێکم لەوانەیە کە دەتوانم بڵێم لە سنووری خۆمان لە من خێڕانی ئەوانە لەوانە هیچ کەسێندە من نەخوێنێتەوە ڕۆژی وا هەبوو تا 1500 لاپەڕم خوێندوێتەوە ماشەڵڵا بەڵام بە زۆری کتابی عەرەبی دەخوێنەوە زیاتر بۆچی عەرەبی وڵی ئەو سوودەی لە کتێبی عەرەبیدا هەیە لەوانەیە لە کوردیەکانە دەست نەکەوێت ئەو جار کەلیماتی عەرەبی معنای جوانتر دەدا لە کوردی دەیکەیتە کوردی زۆر گەورە و زل دەبێ و زل و زەبەلاح دەبێ سا زۆربەی ئەوانەی کە تەرجەمە دەکرێن ئەنی دەتوانم بڵم چێژ و تامیان لە دەست دەدەن بەڕاشکاوی بڵێم کاریگەری فکری عەرەبی نییە زیاتر بەسەر تۆ نەخێر ناوەڵا بازە نووسەرێکەیە بە تابەتی شوک مەمەساعالی کتێبەکانی زۆر کاریگەرن و نووسینەکانیشی خۆشن مکتێبیوی توانم بڵم کتێبێک نییە جەبم دابێ هەر هەمووی خوێندوتەوە ماشەڵڵا بە تەفسیرەوە تەفسیرەکەشی هەر 33 بەرگەکەی لەبەردەستمە ئەگەر بڵێم هەچەندە پرسیارەکە تۆزە زەحمەتە یعنی وڵامدانەوەکەی بەڵام کام بەرهەمی مامۆستا حەز دەکەی هەموو تاکێک بیخوێنێتەوە وڵی جا مامۆستا بەڕاستی هەموو بەرهەمەکانی بەکەڵکن بەڵام بە تایبەتی بۆ ئێستای ئێمە ئەو کتابەی کە چۆنەتی حکومڕانی ئیسلامی ئەو چوار بەرگە کتێبێکی زۆر کاریگەرە ینی خەڵک ئێستا بەرامبەر حکومڕانی ئیسلامی تەسەوڕێکی غەڵەتی هەیە پێی وایە گەر مسلمانان بێنە سەر حکم ژیانیان دەکەن بەژان و کێشیان بۆ دروستەکەن بەڵام ئەگەر ئەم کتێبی بخوێنەوە ئەو کاتێ دەگەن مسلمانان لە کاتی دەسەڵاتە چۆن مامەڵە لەگەڵ خەڵکی غێرە مسلمانیشدا دەکەن باشە کاتێک کاسی باسی حکمی ئیسلامی دەکەی خەڵکە قەتل و عام و کوشتن و بڕین و ئەوانەی دێتە پێش چاو ئەمە نیشان با بڵێن بە دیوێکی دیکە ئەوە نەبوو خەڵکی کاتۆ بە ناوی دین حکمڕانی کردو و دینی ناشرین کردو لە بەرچاوی خەڵک نمونەیەکی جوانی نیشان نەداوە ئەگەرنا ئەگەر بگەڕێینەوە سەر حکمڕانی ئیسلامی و مێژوو ئیسلام دەبینین دەیان نمونەی جوانمان هەیە گومانی تێدانێت دژمنانی دین بە دوو ئاراستە مسلمانانیان لاڕێ کردووە یەکەم بە شوبهات یەکیان بە شەهەوات یعنی شەهەوات کاریگەری لەسەر مسلمانان زۆر شوبهات زیاتر کاریگەری لەسەر مسلمانان بە خراپی کردو شوبهیان بۆ دروست کردو لە دین ینی وێنەیەکی ناشیرنی مسلمانی خراپیان دروست کردوون ئەگەر ئێمە ئەمڕۆ سەیری مزگەوتەکان دەکەین چونکە دەسەڵاتدارانی ئەمڕۆ وڵاتانی ئیسلامی هیچیان لەسەر ڕەوتی دین نین مسلمانی خواروخێچ و ناڕێکن دەیانەوێت دین بە شێوەیەکی ناشرین نیشانی خەڵکدەن تایبەتی مزگەوتەکان ینی مزگەوتە گەورەکان ڕەمزی مەلای خراپن ینی خەڵک دین لەواندا دەبینێتەوە یان ئەوان دین بڵین دەکەنە واقع لە ژیاندا نیشانی دەدەن پیان وایە دینداری ئەوەیە بەڵام بەعکسەوە ئەمەیەکە دینداری زۆربەی لە لای خەڵکی عام پێی وایە ئیرهاب و تیرۆر وەگە باسی ئەوە دەکەی یەکسەر دەیهێنتە سەر ئیسلام مسلمانان بە پێچەوانەوە مەگە ینی هەمووی سەبەبی دواکەوتنە لە خوێندنەوە و لە بواری فکری و ڕۆشنبیری ئەوانە خەڵکی مە ڕۆشنبیریە ناخوێنێتەوە ئەگە بخوێنێتەوە کات تێدەگە حەقیقەتی ئیسلام چییە و چۆن خۆشی بۆ گەلان میلەتان هێنا دەڵی خەڵکی ئێمە ناخوێنێتەوە ساڵانە دەبینی لە پێشنگاکانی کتێب و کاتێک کە پێشنگا دەکرێتەوە زۆربەی فرۆشەکانیش کتێبی ئیسلامین بواری ئیسلامین ئەی ئەگەر ناخوێنرێتەوە بۆ هەمە کڕیارێک ئەمە بەنسبەت ساڵانەوە ساڵان خوێندنەوە زۆر کەمتر بووە
ئێستاش لەو ئاستەیەدانە لەو تمحدانە ئێستاش نەگەیشتۆتە ئەو ئاستی خەڵکێکی بە نسبەت ئێمە بەراوردی وڵاتێکی وەکو کۆریای باشوور بکەین کە لە 90 دەخوێنێتەوە بۆیە داهاتی تاکێکی خەڵکی کۆری 36,000 دلار لە ساڵەکە باشە بەڵام ئەگەر بەراوردی خەڵکێکی مە بکەین دەو داهاتی چووکە خەڵکێکی ڕۆشنبیر نییە تا ئاستی ڕۆشنبیریش لە دوا بێت لە ئاستەکانی تریشە خەڵک دوا دەکەوێت باشم خەڵک بۆ ناخوێنێتەوە چ شتێک هۆکاریان هۆکارەکان کار زۆرە کەم دە سەڵات دوای کردووە خەڵک لەبەر زۆری سەرقاڵی بەکار و کەسابەت و ژیان و نەپڕژێتە دەرفەتی ئەوی بۆ نەڕەخسێ وەژینگەکەش وا دروست کراوە ئەنی کۆمەڵێک جێگە و پێگەی کە دروست کراون کە خەڵک سەرقاڵ بێ بەوانەوە ئەنی گەنجێک لە جیاتی ئەوەی بخوێنێتەوە بچێتە مەکتەبەیەک بچێتە شوێنێکی ڕۆشنبیری یعنی خەڵک زیاتر بەشتی لاوەچیەوە سەرقاڵ دەکرێت دەسەڵات کاریگەری زۆری هەیە لەسەر ئاراستەکردنی جەماوەر خەڵک با زۆر لە کات نەگرم مامۆستا ئەمڕۆ چیت کڕی وڵای جا مەزموعی کتاب کڕی و بەڵام ئێشتاکانە لە هەندێک کتێب بۆ پەروەردە و ئانە چگە تەلەبەم یەکجا زۆرە ئەین لەوانەیە زیاتر لە 1000 قوتابی 2500 کەس تەلەبەم هەیە یانی جا کتێبیان زۆر بۆ دەکڕمەوە 1500ەکە نانی ئەوە داری وای پێشبڕچیان لە بەیندا دەکەم دەنا بەتەکیید عنی لەوانەیە هەر 1500ەکە ئیوایە چەند کتێبێکشم داوەتێ بەڵام ئێستاش پێشبڕکیان لە پێشدا لە بەردا دەکەم دانی تەلەبەش لە زمانێک بۆ زمانێکی تە دەگۆڕە جاری وانێک واز دێنەوەندی پیدا دەبێت پارەکان لێ وەردەگریەوە یان خێر ناوەڵا هەبووی بە هەدیە ئەوی هەدیە ئەرەوەڵا یاڕەبی خۆی گەورە بەرکەت خاتە زانستەوە تەمەندەوە ئینشاءڵڵا خۆی گەورە پایدارتان دەکات خۆی گەورە سەلامەتتان کە خوا مەفەقتان کوی ئەو ئامێرە تاقیکردیتەوە ڤیارە ناوەڵە تاقی نەکردەوە نا حەز دەکەی تاقی بکەوە هەرێوەڵە باش ئێستا ئەمن دەیکەمە دیاری لە بۆ تو تاقی بکەوە بزانە چۆنە باشە باش ئەمڕۆ کتێبت کڕی ناوەڵە ئەی لەگەڵ کتێب خوێنەوە چۆنی ناوەندم زۆر ناخینەوە بخینەوە باشە ئینشاڵڵا دەستت خۆشیتە بەسلامت السلام عليكم ئەوە چ کتێبێک بوو لە دەست مامۆستا هو شهيدي زندوبو خوێندیتەوە مامۆستا لا والله إيه. هذا مو ابزاني لقى اوتي ودركم بيخك هقول قال توزك شهر زي من سوق كتابي هي شارەزای تێ لەسەر ئەو کتێبە توزكم هي باش کتێبەکەت خوێندەوە باز لە چی دەکات بس الى شهادتي سركرديه شي للسركردكاني حماس دكاتن كوات سنزال بحكم مؤبد يكزاري مثلا لاسرائيل حكم دراو بلام دياي بهت شي ويقبو دهات الدريو بلام لخباتي خوي عبادتي خوي لسر اوي كواخ مقاومتي خوي بردوام بو حتىكو اخر زاري كوا خوي سنكساني شي لقر خوي بون سونس شوين شي او حالا بزر لأن كماوي تقريبا زيادة اللي حفتيك بزر بون كسيان بسرا ونسو كسي اوان يدي اتصال لك كزنا ما كسي اتصال لك ما بون كاتك كوا اوانا ببرينداري اللي بدك ما بو يدي والحاصل باشا وي كزاني بان لهم ذاك ولا بر بخواردن و بخوراتشي و مادي بوني و برينداري و خوين لبرتون اوشانا يدي جاني باش لسيم كردو هزار رحمة خوالي سنوار باش تۆ ڕۆژانە دەخوێنەوە یان مانگانەیە ساڵانەیە هەفتانەیە والله بجواري كاتم هاي بتن بردام دخينمو لە ساڵێک تقریبان چەند کتێب دەخوێنیوە والله بالضبط بالإمكانيات أنا بنم أوان دخينمو بلام زاري وهي عندك كتاب هي سالين زمان عاد شيء مشينا السندي زجورج بتن دتواني بتم لخلالي حفتك دروج بيخوينو تايكم باش ساڵی 2025 تێپەڕی لەو ساڵدا چەند کتێبت خوێندەوە وەکو کتێب وا دەزانم دیاردە ئیلحادی مامۆستای باپیرم ئەو خوێندەوە تقریبا نزیکی 1000 لاپەڕک دەبیتن و کتێبێکی تکەش هەبوو کەوا زۆر سەرنجی ڕاکێشا کتێبی فقه الموازنة عندك مسائل وبو عندك بسيار وبلام وقران واشتواج لبستو بسياري لدو واش بشوري بيدا بيستي اواش اوانش مان تعقيبي جوابك خو ما ذكر ما خوندو خوێندنەوە چیت پێ دەبەخشێ لە ڕووی ڕۆحیەوە ئاسوودە دەبی زیالەوەی کە زانیاری
زۆر کۆ دەکەی و معلوماتت زیاد دەبێ و دەبێتە خەرمانێک ئەی لە ڕووی ڕوحیەوە کاتێک دەخوێنیەوە چندێک ئاسوودەی طبعا خوێندەوە بەخۆی وەکو هەر لە قەدیم بەش گوتیتیانم سانی کە خوێندەواری بە حقیقت ئەوەی کەم بەستێک کە دێهی خوێنتەوە لەگەڵ حەز و ئارەزووی ویستی خۆی بگونجێتن ئەو کاتە دەتوانێت ئەو ئینسانە ڕاحەتێکی نەفسی و ینی خۆ بە ینی تاڕادەیەکی زۆر خۆی بە مرتاح و بە شێوەی وا خۆ ناڕحەت ینی لە ئەوە هەرچی هەبێتن بڕام هەیە ئەگەر لەگەر ویست و ئامازەکان بگوزیم هەرچی خەم و خەفەت و ناخۆشی و دنیای خارجی هەیە لە خۆی دابە بڕێ و بەخۆی بستە ناو مۆزۆکی تایبەت ئەوانە هەبوو لە بیر دەکات خوێندنەوە چ کاتێک زۆر چێژی تایبەتیە واللهی من زیاتر بخۆم دوای عسران دوای نوێژی عسر کە دێمەوە هەندێک کتێبم هەیەم دام نایم بەسەر بەتەوە بەردامێ بەتەوای داخێنمەوەوانە بەڵێ سلام علیکم عليكم السلام چۆنی الحمد لله باشی شەڵە الحمد لله سپاس هاتیە پێشەنگەی کتێبی گەڕای بە جوانی ئەرێ وڵا گەڕام چەندەها کتێبی جوانی لێبوو چەندەها کتێبی باشی لێبوو بۆ خوێنەوە زۆ بەسوود بوو کتێبەکان تاوەکو بڵێ ئیسیفادەیان هەیە کرد بیان خوێنیەوە دڵ و دەروونت ئارام دەبێتەوە لە کاتی کتێباتەوان ئەکر کتێب بخینەوە هەم زانیاری وەردەگریم باشترین شت لە کتێب نە کتێب بکڕی بۆ جوانی لە جێگایەکە دەینەی باشتر وایە کە بیخوێنیتەوە ئێستا خۆم کتێبەکەت هەیە تو چ دەخینیەوە بزانم ئەم زیاتر کتێبی ئاین دەخوێنمەوە کە بزانم ئەوڕۆ چت کڕیە هێشتان یان هیچ نەکڕیە وڵی وا دەگەڕێ وا دەگەڕێ ئارە باشە چ کتێبەی ئاینێت خوێندیتەوە تا ئێستا وڵی کتێبی هاوڵانم خوێندیتەوە کتێبی پێغەمبەرانم خوێندێتەوە ئەو کتێبە بە سوودانم خوێندیتەوە دەستخۆش چێ هانی دەدای کە بخوێنیەوە وڵی باوکو دایکم باشە چەند دەخوێنیەوە با بگەین بۆ نمونە 2025 چەند کتاب دەخوێندەوە تو یەکتاب یەک کتاب بەڵێ ناوی چ بوو کتابەکە هاوڵان هاوڵان کتێبی هاوڵان بڵێ باش باسی لە چی دەکرد چ شتێکی ئەو کتێبەت لە بیر ماوە وڵی باسی ئەوەی دەکرد کە هاوڵانی پێغەمبەران ناوەکانیان و چکاریان کردووە چیان کردووە چیان نەکردووە باسی ئەم شتانیان دەکردووە هەروە لێکم هاوڵ تاوکە ئاخێمی هاوڵ باسی دەکرد گوتە دایک و باوکوت پێشەنگە کراوەتەوە حەزم لێ بچم ئەرێ وڵە باش مامۆستایەکانت چیان پێ دەگوتی وڵی مامۆسایەکان هەموو هانیان دەدام کە بخوێنمەوە زیاتر شت فێر بم باش پەیامی تو لە بۆ منداڵان چییە چیان پێ دەڵێ بۆی بخوێنەوە وڵی تاوەکە بخوێنەوە زانیاری زیاتر وەردەگرن باشترین شت خوێندنەوەی نە سیرکردنی مۆبایل و نە سیرکردنی تەلەڤیزۆن و ئەکسبۆکس و ئەم شتانە چکات هەتاوەکو تۆ بخوێنیتەوە زانیاری زیاتر وەردەگری و لە سۆسیال میدیا هیچ شتێ فێر نابی تەنها تۆ سەیری دەکەی یەک جارەکە ئەو دەمە سەیریەکەی بەڵام کتێب بەفر دەبێنێت و زانیاری یاوەرەگری خۆش بی زۆر سپاس گەورە پایدارتکە ئینشاڵڵا تەمەند درێژ بی ئینشاڵڵا لەگەرێوەش بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لەو بەشدار بووانە بوو کاتبوون بۆ پێشەنگای کتێبی دەستگای نووری حیکمە کە ئەمە دەیەمین پێشەنگای دەستگای نووری حیکمە دەیکاتەوە لە پاڵەوەدا خوێنەران کە هاتبوون هەمویان بە چێژەوە دەیان ڕوانیە کتێبەوە و باسییان لە سوودەکانی کتێب کرد بێگومان ئەو کەسانەی کە کتێب دەخوێندنەوە جیاوازیان زۆر لەگەڵ ئەو کەسانەی کە نایخوێندنەوە چونکە خوێندنەوە ئاستی هۆشیاری تاکەکان بەرز دەکاتەوە زیاتر دەکات زمان پاراوتریان دەکات کەسانی ئارامتر دەبن شارەزای مێژوو دەبن لە هەسوکەوت و لە سلوکە ڕنگدانەوەی دەبێت چونکە کتێبەکان جۆرا و جۆرن و ڕێنمایی جۆرا و جۆریشان تێدا جا ئەمانە کۆمەڵێک کتێبن لێرانە هەم ڕۆمان هەیە هەم کتێبی ئاینی هەیە هەم کتێبی مێژووی هەیە بەڵام چەند دەستگایەکی دیاریکراون بۆ ئەوەی کە خوێنەران سەردانی دەکەن منداڵان کە دێن بۆ پێشەنگایە دەست لە هەر کتێبێک بدەن بە سوود بێ بۆیان ئیسیفادەی لێ بکەن و هەوڵ بدەن لە ژیانی ڕۆژانەیاندا ڕنگ بداتەوە دەڵێن خوێندنەوە وەکو خۆراک وایە یان خۆراکی ڕۆحە ئێمە چۆن لە شەمان پێویستی بەوەیە خواردن بخۆین تاوەکو بەردەوام بین و بژین ئاواش ڕۆحی ئێمە پێویستی هەم بە عیبادەت و خواپەرستیە هەم پێویستی بە خوێندنەوەشەیە وە لە بیریشمان نەچێ ئاینی پیرۆزی ئیسلام ئێمەی هانداوە کە بخوێنینەوە زانست بەدەستبێنین هەوڵی بەدەستهێنان و زۆرکردنی زانیاریەکانمان بدەین
ئەو کاتش ئێمە مرۆڤێکی ئاسوودە و سەرکەوتو دەبین لە ژیاندا. هیوادارم خوێندنەوە لەبیر نەکەین لە ژیانی ڕۆژانەماندا. تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەور دەست پێرم. خواتان لەگەڵ.